بەناوی خوای بەخشندەی میهرەبان بانگەوازێک بۆ سەرجەم هاوڵاتیان مامۆستایانی ئاینی کاسبکاران پیشەوەران مامۆستایان فەرمانبەران سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا حیزبەکانی ئۆپۆزیۆن ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی چالاکوانان و دانیشتوان بەگشتی وەک لای هەمووان ئاشکرایە حکوومەتی کاربەڕێکرد ڕۆژ لە دوای ڕۆژ ئاستەنگی ئابووری بۆ فەرمانبەرانی و هاوڵاتیان بەگشتی دروست دەکا و داهێنانی نوێ لە سزادانی خەڵکی هەرێم پیادە دەکات دوای چەند ساڵ لە قەیرانی دەست کرد و تاڵانبردنی نەوت و نەدانی پاشەکەوت نزیکەی 6 بوو چەند سەرجەم فەرمانبەران و سەپاندنی جۆرەها باج و ڕسوبات ئێستا دەیانەوێت ژێرخانی کارەبای هەرێم بخەنە خزمەتی کۆمپانیای حیزب و بە ناوی پڕۆژەی ڕووناکیەوە نرخی گران و خەیاڵی بە زۆر بسەپێنن بەسەر هاوڵاتیاندا کە دیسان دەرفەتێکی بۆ کردنەوەی چەندین دەرگای گەندەڵی دەکاتەوە و هاوڵاتیان دەکاتە کرێکی کۆمپانیای حیزب ئەو هەنگاوە نەخزمەت نییە وەک بانگەواز بۆ دەکرێت بەڵک و بڕینی گیرفانی هەمووان و ڕووتادنەوەی سەرجەم چین و توێژەکانە هاوڵاتیانی خێر لە خۆ دەدیوی هەرێم دەسەڵاتدارانی هەرێم دەیانەوێت سەرجەم کرد و سێکتەرە گشتیەکان بدەنە کۆمپانیەکانی حیزب و هێندەی تر گۆشت و ئێسکی ئێوە بەهاڕن ئەوانە دەیانەوێت ژێرخانی کارەبای هەرێم کە بە بودجەی گشتی بنیادنراوە بۆ بەرژەوەندی حیزب و قازانجی خۆیان بەکاری بێنن هاوڵاتیان کاسبکاران پیشەوەران شۆفێران کرێکاران مامۆستایان فەرمانبەران حکوومەتی کاربەڕێکرد جەنگی لە دژی هەمووان ڕاگەیاندووە و ئەگەر ڕێگەیان لێ نەگرین کارەساتی گەورە بەسەرماندا دەهێنن با پێکەوە ڕۆژی چوارشەمە خۆپیشاندانی بەرفراوان ئەنجام بدەین دژی پرۆژەی تاریکی و گیرفان بڕینی خەڵک پێویستە خۆمان دۆخی خۆمان بگۆڕین و ڕێگە نەدەین دەسەڵاتداران ژیان و گوزەرانمان هێندەی تەروێران بکەن با هەمومان پێکەوە هۆشداری تند بدەینە ئەو حکومڕانە کاربەڕێکەرە کە بە هیچ جۆرێک مافی بڕیاردانی نییە لەسەر چارەنووسی خزمەت گوزاریە سەرەکیەکان نەخێر بۆ گرانکردنی نرخی کارەبا نەخێر بۆ گیرفان بڕینی خەڵک و هاوڵاتیان ناکرێت لە عێراق نرخی 1 کیلۆ وات 10 دینار بێت لە هەرێمی کوردستاندا 40 هێن دەبێت گروپی خەڵکی ناڕازی شەممە حەڤەی 5 2025